من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشکبرانی ئازیز. خۆشحاڵین ئەم جارش لە بەخشینەوە دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی شارۆچکەی تەختەخمان کرد، لێبووینە میوانی ماڵێکی بێباوکی بێنازی بێخانەولانە لە کرێچێتی شەو ڕۆژیان بەڕێ کرد و پارەی کریان بۆ نادرا. لەگەڵ ئەوەشدا منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتیان هەبوو. بابزانین هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لە ماوەی چەند مانگێکدا چۆن ژیان و گوزەرانی ئەم ماڵە بێباوکەی گۆڕی و ئێستا ژیانیان چۆنە و چەند مانگ بەر لە ئێستا ژیانیان چۆن بوو. چەند ساتێک لەگەڵ مانابن بابزانین چۆن گۆڕانکاری لە ژیانی ئەم خانەوادەیە کراوە و هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست تا چەند دڵی ئەم ماڵە بێباوکەی خۆش کردو. بابزانین دوای چەند مانگێک لە هاوکاری و کۆمەچی و دەستگورەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست ئەم ماڵە بێباوکە، ئەم منداڵە خنجیلانە تا چەند ژیانیان گۆڕا و تا چەند ناهەمواری و ناخۆشی و خەم و خەفەتەکانیان بوو بە خەندە و خۆشی. بابزانین کاتێک ئەوەی ئازیز و خۆشەویست بەوەی هاوکاری و کۆمەچەکانتان دەستی بەخشین کراوەکەن، بەخشینیش لە ماوەی چەند مانگێکدا چۆن دەتوانێت بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی منداڵانی بێباو خۆش بات و ناڕەحەتی و ناخۆشی و ناسۆریەکانی چەندین ساڵیان لە کۆڵ بکاتەوە و ژیانێکی خۆشگوزاریان پێ بەخشێت. چەند ساتێک لەگەڵمانە بن. پیاوەکەم پێشمەرگە بوو، 20 ساڵ پێشمەرگە بوو. نەخۆش کرد کەوتە پڕ. بردوام بۆ هاولێر، هاولێر یەکسەر عەمەلیاتیان کرد. دەرنەچوو لە ژێر عەمەلیاتە کلیە ڕاوەستا. هەردوو لە خەستەخانە ماوە، یەک کەس یارمەتی نەدا. ئیمکانیاتمان نەبوو بیبەینە خەستەخانەی بە پارە. کەسی یارمەتی نەدا؟ نەخێر ناوەڵەوە. 3 منداڵم بە ملۆیە لە خانە و کەوتیم 12 سارە کرێجی. مانگێ 106,000 لە کرێخانەوە دەبوو. ناتوان بژێ ژیانیان داوی بکەم. دادەیان تۆ چۆن کرێخانەکە پەیداکەی بە چ شێوازێک؟ وەڵا پارەکە تۆزێ خەرج یارمەتیان دام. جار مانگانە کرێخانەکەم پێدابینە کرد.
خۆتان نەزانن معاش چۆن دێ و جارێ 3 مانگ 4 مانگ معاش نەهاتەوە. بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەم پێشتر من ژیانێکی ناخۆشم هەبوو، کرێچی بووم، هەموو ڕۆژە داتنە سەر دەرگام داوای پاران لێمە کرد، نەمبوو پارێکری خان و بدەم. ئێستا ژیانێکی خۆشم هەیە، خانۆکی خۆشیان بەم کردووە، هەموو شتیان بەم دابین کردووە، ژیانی منداڵانەشیان دابین کردووە. دەستخۆشی زۆریان لێ یەکەم، دەستخۆشی لە مامۆستا ئازادی شەکەم، لەوان دەستخۆشی لە ستافی کۆی هەمووی دەکەم، یارمەتیان داموانیش. من لە ڕێگایوانەوە بە زۆری ئەوان منیان بە خەرگ ناساند و ئێستا لە ناوخانی خۆم دانیشتوم، کەس ناڵێ ماڵ لەکوێیە، کەس نایەتە سەر دەرگام بۆ پارە. ژیانەکەم ژیان چییە؟ ژیان ئەوەیە تو ئەگەر دڵت مرتاعبی لە شوێنێک بە خۆت بە ئاسوودەی دابنیشی، هەر بە خەم و خەفەت بی، نەک بە هەموو خەم خەفەت بی بێ سەر. من منداڵەکانم وایە بەس خاڵیان هەیە، بەخوا کەسیان نییە. خانوەکەم خۆشە، 4 ژوورە، عەیبی نییە، زۆریشە بۆ من نەکەم. هەموو شتێکیان بۆم کڕیوە و لە یەک تشتم کەم نییە، ماڵێکی جوانیان بۆم کامل کردووە و 12 سال کرێچی بووم، ژیانێکی زۆر ناخۆشم بردە سەر لە کرێچیاتە. سەدان جار نەمبوو ساحێب خان و داتە سەر دەرگام بۆ پارە، ژیانێکی زۆر ناخۆشم هەبوو. بەخوا هەر لە یەک ژوورا بووم، لەو خانوو نەبیدەن، لە خانووەچکە هەر لە یەک ژوورا بووم، 5 کەس بووم، هەموو ماڵ و حاڵی من لە یەک ژوورا بوو. کەسم لێ لام لێ بکاتەوە. بۆم زۆر ناخۆشە، کەس نییە ئێستا یارمەتیەکەم بدە، کەس نییە لام لێ بکاتەوە. یەک کەس داهاتوە تا ئێستا بۆ بەردەرگای من. منداڵەکانم زۆر هەز بەبێ کەسی دەکەن. جارێکە کوڕە 3 مانگ ناخەوت، بەس داوای باویە کرد. وەڵڵاهی مرد لە خەستخانەی هەولێر، ئیمکانیاتم نەبوو لێرەوە تەکسێک وەرم بڕۆمە هەولێر. وەڵا دەستخۆشیان لێ دەکەم، هەموو شتێکیان بۆم کڕیوە، مەعرەزیان بۆم کڕیوە، کەونتەریان بۆم کڕیوە، شتی ناو ماڵ سۆبەیان بۆم کڕیوە، گسکیان بۆم کڕیوە، گشت هەمووی فەرشیان بۆم کڕیوە. من خۆی عەرزێکم هەبوو، عەرزێکەشم نەمدەتوانی بیکەم بە خانوو. ئەگەر ئەو بەرنامەی بەخشین هاتن یارمەتیان دام و بۆمیان کردە خانوو، دێ من نەمدەتوانی بکەمە خانوو. وایە خزم ناسرا و یارمەتیانەدام، بەس وەکو ئەوە نەبوو من بتوانم خانووەک بدروست بکەم. لەو بەرنامە لە ڕێو بەرنامەیەوە خەرک زۆر هاوکاریمانی کردووە، زۆر یارمەتیمانی داوە بە هەموو شێوەیەک. هاتوینە و خانیە، ئەگەر بە ڕۆژێک باریشمان کرد ئەوەندە سارد سەرما بوو، بەس هیچ ئەو مادیبوونمان پێوە دیار نەبوو. لەبەرەوەی دەچوین بۆ ناخانی خۆمان، هیچ خەفەتمان پێی نەدەخوارد. ئەو منداڵانە چیان ئەوت کە هاتنە خانووی خۆت؟ وەڵای خۆشیەکیانە کرد، لەنیا دێگودایە، بەخوا من دیوارەکە ماز دەکەم. ئەوە دڵی پێ خۆش؟ ئارێ وەڵا دڵیان زۆر پێخۆش بوو. ئەکرێ بڵێن ئەمجا ترسی سەری مانگ و کرێ خانوو لە کۆڵ بوو؟ ئارێ وەڵا نا وەڵا ئێستا لەخوای بە زیاد بی، کەس نایەت برێ کرێ خانوو بدێ. دەهاتین سەرمان لێ دەدا و بۆ هەموو شتێکی، بۆ ئاودان و بۆ ئاو و بۆ هەموو شتێک دڵمان پێی خۆش بوو. دەمانگوت کەی ڕۆژێک تاوی بین بۆ ناوی. ئێستا هەموو شتێکیان بۆمان کڕیوە، هەتا یەک شتمان نقستان نییە. ئێستا فەرشیان بۆمان کڕیوە، کەوەنتەر و هەموو تەباغ و گشتی هەموو شتێکیان بۆ دەمان دابین کردووە و گشت شتێک یەک شتمان نقستان نییە.
دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم یارمەتی ئێمەیاندا ئەو خانە جوانیان بۆمان دروست کرد زۆر دڵخۆشیان لێ دەکەم ئەوانەی هاوکاریان ئێمەیان کرد ئەوان نەبیانە سەرمە بەس دەکرێت چی دەبووین و زۆر ئێستا ژیانمان خۆشە کە دەچم بۆ مەکتەب بە هاوڕەکان مەڵم هاوڕەکان دەڵێن نەنیا چوونە ناوخانە خۆتان دەڵێن بەڵێ مامۆستاکەشم چوو جێلی بەرگشی بۆم کڕیوە دەستخۆشیشم لە مامۆستاکەم کرد بەرنامەی بەخشین هاتن بەهانامانەوە ئێستا ژیانمان زۆر خۆشە لەگەڵ براکەم و لەگەڵ خوشکەکەم. بەڵێ ئێستا ئەو ژیانە خۆشە لە ڕووی چیەوە کە دڵتان خۆشە و ژیانتان خۆش بۆ زیاتر خەم و خەفەتتان چی بوو پێشتر؟ وەڵا خەم و خەفەتمان کرێخانیمان پێ نادرا و پێشتر دەڕۆیشتم بۆ مەکتەب هاوڕەکانم دەیانگوت خانیتانێ دەمگوت لە کرێتین مامۆستاکەشم دەگوت ئیشەڵا دەچنە ناو خانی خۆتان. وەڵا خانووەکان بۆمان کردو و مەعاشیان بۆمان بڕێتەوە دەستخۆشێکی زۆریان لێ دەکەم لە هەر هەمووی ئەوانەی بە 250 یارمەتی منیاندایە 100,000 ناریشیان بۆ و منداڵانە بڕێوتەوە بۆ بژێوی ژیانیان دەستخۆشێکی زۆریان لێ دەکەم ئەگەر ئەو منداڵان ڕزگار کرد لە نەهامەتی من کرێتی بووم هەتاکو ئێستا هیچم نەبوو ئێستا ماڵی خۆم هەیە خانووی خۆم هەیە ماڵیان هەم بۆ دابین کردو معاشیان بۆ منداڵانە بڕێوتەوە پێشان هەموو شتێک نەم دەتوانی دابینی کەم ئێستا دەتوانم هەموو شتێکی بۆ دابین کەم جل لەلایەن جل و بەرگ و هەموو شتێکیەوە بینێرم بۆ قوتابخانە نوقسانیان نەماوە لەخوا بزانێت؟ ناوەڵا ئێستا زۆر باشین. 4 ژووری هەیە ژووری دانیشتن و هۆڵ و لەگەڵ ژوورەکەی دواوە کەوەنتەر و ئەوە مەعرەز و لەگەڵ غەسالێکی تۆماتیک و فەرش و ئەوانەیان بۆمان کڕێ دەستخۆشیان لێکەم. چۆنە ئێستا کاچی بۆ قوتابخانە؟ وەڵا ئێستا زۆر خۆشە جانتام هەیە جلی مەکتەب و پێڵاو ئەوانە مەمووی دابین کرایە. پارەشت پێ کاچی؟ بەڵێ. پێشەکی بەرنامەی بەخشین دەکەم بە خێراتتان دەکەم و زۆر سپاس بۆ بەرنامەی بەخشین لە مانجی ڕەمەزانی ئەم ساڵ هەستان بە دابینکردنی ئەو خانی و پێداویستی ناوماڵ بە هەموو پێداویستێتەوە بە هیمەتی هەموو لایەت تۆمەتمان کرد ئەو خانیان دروست کرد بۆ ئەم منداڵە هەتیوانە لەوە پێش ئەوانە لە کرێکی بوون هیچ هیندادات و ئیمکاناتیان نەبوو کرێ خانشان پێ نێدرا ئێستاش لەخوا بە زیادی هەموو شتیان تەواو بووە زۆر سپاسی بەرنامەی بەخشین دەکەین خدا پاداشیان دادەوە خوا پاداشتی هەموو ئەو کەسانە بداتەوە تا لە ڕەبە دینارەکەوە هاوکاریان کردووە هەتا ئاخیری زۆر مەمنونیان خدا پاداشیان داتەوە ئیلا بە خدا پاداش دەدرێتەوە سپاسی ئەو کەسانە دەکەین هاوکاری و دیانکردە لە دابینکردنی ئەو خانیە ئەجاهارێکی بە زۆرت پێداویستی نامالە هەموو دابین کردە بجێی 100,000 لە دوسێ منداڵە بڕایەوە ئەویش هاوکارێتە جێ خۆی دەگری هەر باشە مالیانە ئیتر هیچیان کەم نیە ئیشاڵا ژیانش خۆش دەبەنە سەر و ئێمەش وەردراوسێ هاوکاریان دەکەین و چاودێریان دەکەین و ئێستا زۆر مرتاحین لەخوا بەزاوی لەبەرەوەی زەحمەتە تو ئەم منداڵانە جیرانت بی بۆ خۆت لە ژیانە تابی ئەوانش ئەو هابن یعنی زۆر زەحمەتە لەخوا بەزیادی ئێستا ئێمە مرتاحین بۆی کە وەزی ئەو ماڵ و مندارە چاوی بۆمە زۆر باسوچیە سپاسی بەرنامەی بەخشین دەکەین خدا پاداشیان بداتەوە خوا پاداشی هەموو ئەو کەسانە بداتەوە هەر لە ڕبع دینارەکەوە هەتا هاوکاریە و ماڵیان کردووە ئیشاڵا جێ خۆی دەگیر دەبتە زەخیرەی قیامەت. بەناوی خوا ئێمە وەکو نووسنگەی تەختەق بەرنامەی بەخشین هەستاین بە دروستکردنی ئەم خانووە بۆ خاتو خەدیجە دیار ئەم خانووە لە ڕەمەزانە بەرنامەمان بۆی کرد نیشاندرا لە تەلەڤیزیۆن سوپاس بۆخوا بەدەم هاتنێکی باشە و لەلایەن خێرخوازان و بۆ ئەم خانووە دەستخۆشی لە هەموو خێرخوازان دەکەم چ ئەوانەی بە مادی هاوکاری ئەم دروستکردنی ئەم خانووە چ ئەوانەی بە معنەوی یاخود بە جەستەش ئەگەر بە وشەیەکیش ببێ
هەروەی کە کرێکاری تیا کردبێت کە پارەی تیادا بە هەرسێک لەمانە دەستخۆشیان لەکەین بەڕاستی بەدەماتنێکی باش بوو. ئەم چەند مانگێکە دیارە خەریکی ئەم خانووین بۆ دروستکردنی دیارە بەهۆی باران و بۆی وەرزەکەشەوە کەمێک تەخیر بووە، بەڵام خۆشبەختانە خانووەکە خانوویەکی 200 مەتریە پێکاتوە لە 4 ژوور لە ژووری دانیشتن و دوو ژووری نووسن و مەتبەخ و ساڵۆنێکە. سوپاس بۆخوای ئێستاوە خانووەکە وەک دەیبینن خانوویەکی 200 مەتری و خانوویەکی خۆشە الحەمدولillah ئێستا ماڵەکە تیا نیشتەجێن و هاتوونەتە ناویەوە. دیارە پێداویستی ناوماڵمان هەمووی بۆ دابین کردوونە، هەر لە کەوەنتەر و لە فەرشی ناوماڵ و غەسالە و سەلاجە و هەموو ئەو پێداویستیانە کانتۆری نوێن و هەموو شتانەمان بۆ دابین کردن. سوپاس بۆخوای ئێستا هیچ کەم و کوڕێکان لە ماڵەکەیە نییە. و من سوپاس و پێزاینی بەرنامەی بەخشێنیش بۆ ئەو کەسان ئاراستەی ئەو کەسانەکەم کە بەڕاستی هاوکاریەکی باشیان کرد لەم خانووەیە، ئەمانی کە جیران هات دراوسەی ئەم خانووەن بە تایبەتی کاک عومەر کە بەڕاستی هاوکارێکی باشی ئەم خانووە گشت دراوسەکان هاوکاری باش مەسپاس بۆخوا و ئەوانەی کە خێرخوازان بە مادی هاوکاریان کرد بەڕاستی دەستخۆشیان لێگەم خوای گەورە بەرەکەت خاتە ماڵیانەوە بەرەکەت خاتە ڕزق و ڕۆزی و پارەیانەوە ئینشاءڵڵا خوای گەورە دڵیان واسعێکا بۆ خێر و هاوکاری دیکەی خەڵکی هەژار ئینشاءڵڵا. ئەم جارەش لە شارۆچکەی تەختەقەوە بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەزیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست و بەخشندە ماڵێکی بێباوکی ماڵێکی خاوەن پێداویستی تایبەت نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی دوێنەیان بوو بە خەندە و خۆشی. ئێمە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانی ئەم ساڵدا سەردانی ماڵێکمان کرد لە شارۆچکەی تەختەق. سێ منداڵی بێنازی چاوگەشی بێباوکی هەبوو، لەگەڵ ئەویاندا منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت بوو. بەڵام بەخشندەی و دڵسۆزی و میهرەبانی ئێوە لە ماوەی چەند مانگێکدا توانیان ببێتە فریادڕەچیان و بیان کاتە خاوەن ئەم خانووە و تەواوی پێداویستی ناوماڵ. ئێوەی خێرخواز و بەخشندە هەمیشە لەگەڵ ئێمەدا دەست و پەنجەتان نەرم بۆ و هاوکاری و کۆمەچەکانتان بۆتە فریادڕەچی هەژاران و نەداران لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بۆیە هەمیشە پێتان ئەڵێین کاتێک ئەبەخشن بێنە بەرچاوی خۆتان بەم شێوازە منداڵانی بێباوک ئەبنە خاوەن خانی خۆیان و لە کرێچێتی و ژیانی ناهەمواری ڕزگاریان ئەبێت. بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.
لێرەوە سوپاس و پێزانینمان بۆ هەموو ئەو کەسانەیەکەوە هاوکارمان بوون لە دروستکردنی ئەم خانووە و دابینکردنی پێداویستی ناماڵ و موچەی ماگانەشیان. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 750 723 25 55. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت لە چوارچێوەی پڕۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شاری کەرکووک دوای نۆژنکردنەوەی قوتابخانەی عەلی مەردان لە گەڕەکی پەنجا عەلی هەستا بە نۆژنکردنەوەی باخچەی ساوایانی بەهەشت لە گەڕەکی ڕاپەڕینی یەک دیارە لە ڕابردوودا ئەم باخچەیە کۆمەڵێک کەم و کورتی هەبووە بۆیە دەستگای خێرخوازی بەخشین بە ئەرکی خۆی زانی بە هاوکاری خێرخوازان ئەو کەم و کورتیانە چارەسەر بکات. دەستخۆشیتان لێکەم زۆر بەڕاستی دەستان خۆش بێهاتن بۆ نۆژەنکردنەوەی باخچەکە کێشە و گرفتێکی زۆرمان هەبوو ئێمە لێرە تا ڕادێگەوە توانیتان بۆمان چارەسەرکەن دەستخۆشیتان لێکەن زۆر سوپاسانەکەین داواکارم لە خێرخوازان یارمەتی ئەوە بدەن بۆی ئێوە لەو کارانەتان بەردەوام بن. تا بەناوی خوای گەورەی و میهرەبان دەستخۆشیتان لێکەم لەو ڕێکخراوی بەخشین بەڕاستی جێی دەستیان دیارە بەڕاستی ئیثباتی کردووە ڕێکخراوی بەخشین کە لە هەموو بوارەکانە شانازیان پێوە ئەەکەین بەڕاستی ئێمە باخچەکەمان وەک خۆتان بینی پێشتر زۆر وێران بوو لە هەموو بوارەکانەوە حکوومەتی هەرێم هاوڕێکی لێداداتەوە هەیە حکوومەتی بەغدایش هەروەها فەرامۆشی کردووە بەڕاستی بەرنامەی بەخشین هات وەک یارمەتی هەمومانی داوە لە هەموو بوارەکانە چی لە کارەبا بێت چی لە بوارەکانی ترابێ بەڕاستی دەستخۆشییان لێکم هیوادارم نمونەیان زۆر بێن نەک لە لێرەیە لە هەموو کوردستان و لە عێراقە. بەناوی خوای گەورە بە خێراتنی کەناڵەکەتانەکەم و دەستخۆشی لە دەستگای بەرنامەی بەخشینەکەم کە هەستان بە نوێژەکردنەوەی کارەبای باخچەکەمان و ئەو کەم کوڕیانەی کە هەیە خوای گەورە سەربەرز و سەرفەرازی دنیا و قیامەتتان بکا و بە خێراتن سەرچاو و سەلام عەلەیکوم. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشین ئەەکەم لەبەرەوەی ئەوان کردیان هیچ کەسێ بۆ ئەم باخچەی نەکرد من چووم لە دەرگای
تەربیەمدا لە دەرگای ئەبنیە مەدرسەیەمدا کتابن نووسی وتم بیناکە خەریکە ئەڕوخێ خلال 2-3 ساڵانەیە بڕوخێ لەبەر ئەو سەربانە هەمووی ئاوەدزی ئاو هاتە خوارە خلال باران وەک بۆری هاتە خوارەوە ئەساس بیناکەش هەمووی گێڕ بوو هەمووی ئاو ئەچۆنەوە ئەساسەکەەوە وزائیدەن ئەوەی کارەبامان بە هیچ شێوەیەک نەبوو مەعادە دوو ژوورمان هەبوو کاربایتیا بۆ گنا ژوورەکان و قاعی پۆلەکان و مەمەڕەکان هیچی کاربایتیان نەبوو تر ئەوان هاتن سەیری ئەم شوێنەیان کرد زۆر مەمنونیان ئەبم لەبەرەوەی ستایگەرەکان هەمووی چاکرد ئیزۆگامیان کرد ستایگەریان کرد ئەساسی ئەم ڕەوزەیان چاکرد هەمویان هەڵکەن و گەڕانیانەوە جارێکی تر بە شێوەیە باش و کارەبەکەشیان بۆ چاکردم زۆر مەمنونیان ئەبم لەبەرەوەی ئەم ڕەوزەیە معدل تاریک بوو لە وەختی باران و هەورە سپاسی ئەو خەڵکانش ئەەکەم ئەوەی کە 250 دینار ئەدا بەم دەستگایە 1000 دینار میلیۆنە دینار چکە ئەگەر ئەوان پارە نێن ئەم دەستگایش ناتوانن ئیشکەن ناتوانن دوو مەکتەب تەعمیرکەن یا دوو مزگەوت دروستکەن یا یارمەتی دوو هەتیو بن زۆر مەمنونی هەموو کەسێکە بم کە بتوان یارمەتی ئەم دەستگایە بن و یارمەتی ئەوانیشێن زۆر سەرەتا بە ناوی خوای گەورە دیارە ئەمڕۆکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینکەی کەرکوب هەڵساین بە چاکردنی هەندێک کەم و کوڕی باخچەی ساوایانی بەهەش لە گەڕەکی ڕاپەڕین دیارە ئەو کەم و کوڕیانش کە هەبوون لەم قوتابخانەیە لەم مەدرسەیە قیرکردنەوەی هەموو سەربیناکە بوو ماسکەکانی بەکەڵک نەهات دڵۆپەیە کرد و سەبی بن دیوارەکانش هەر هەمووی تەقی بوو دیارە ئەمە کرێکارمان بۆی هێنا و شکارمان و پاشان دووبارە سەر لە نەبوویانمان سەب کردوێتەوە و کارەبای ژوورەکانیشی دیارە پۆلەکان هیچ ژوورێکی هیچ پۆلێکی کارەبایتیان نەبوو کارەباچیمانە ئەلحەمدولیلا کارەباکەشمان بۆیان چاکرد دیارە من لێرەوە دەستخۆشی و ڕێز و سوپاسمەیە بۆ ئەو خێرخوازانەی کە بەردەوام هاوکاری دەستگای خێرخواسی بەخشین دەکەن بۆەوەی ئێمەش سواز بۆخوا لە کار و چالێکەکانمان بەردەوامین ئەلحەمدولیلا لێرەوە زۆر دەستخۆشییان لەکەم خی گەورە پاداشتی خێران داتەوە ئەو خێرخوازانەی کەوا وەکو قەڵایەکی قایم لە پشت دەستگای خێرخوازی بەخشینەوە وەستاون و وەکو جوندیەکی وەکو سەربازێکی نادیار بوونەتە پاڵپشت بۆ دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەوەی درێژە بە کار و چالاکیەکانی بدا من لێرەوە زۆر دەستخۆشییان لەکەم خی گەورە مۆفەقیان بکە خی گەورە سفرەخوانیان هەر پڕ بکە خی گەورە خۆیان و ماڵ و منداڵیان نەخۆشی و دەرد و بەڵا بە دوور بکە ئینشاءڵڵا خێراتنی بەرنامەی بەخشینەکە خێزانم نەخۆشە و نەخۆشی گورچیلەتی گورچیلێکی لە دەست داوە 4 مناڵی ساوەشمان هەیە و مەعیشەتی منیش کرێکاریە کرێکاریش خۆتەزانی مەعیشەتی کرێکاریش شتێکی قورسە و گورچیلەش کە خێزان دەستی دابێ بە کرێکاری چارەسەر ناکرێ پێویستیمان بە هاوکاریە و داوا لە خێرخوازانەکەم و بەرنامەی بەخشینەکەم کە هاوکاریمان بکەن و خێزان نەخۆشە و گورچی لێ دەدەست داوە جا وەسعی کرێکاریش وەسعێکی ناخۆشە و خۆتان زانن ئیشی کرێکاری ئیشێکی قورسە خۆشم هەر نەخۆشم بەس خێزانم زیاتر زۆر زەرورە نەخۆشیەکەی خۆمی فتقی ناوکە و چکە لە کرێکاریەوانێ لە کرێکاری خۆتەزانی ئیشێکی قورسە تووشی نەخۆشی تەکە بەس خێزانم گورچی لێ دەدەستداوە زیاتر ئەو زۆر زەرورترێکە نەخۆشی خەستخانەی واشە وەڵای گورچیلەی ئەتوانێت گورچیلەی بۆ گۆڕدرێت بەس گورچیلە گۆڕینیش زۆریەوێ
بەکرێکاری چارەسەر ناکرێت. کاگرێبارێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزت هێناوە بۆ هیوایی کە خی گەورە بیکاتە ئەوەی کە بۆ ماوەیەک ئینشاءڵڵا هەندێک چارەسەر بۆ خێزانت پێ بکڕن و هەندێک بار و زروفی خۆتانی بۆ ماوەیەک پێچاک بێن. هەستان خۆش بێ دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم و خێری ئەو کەسانی بنووسێکە هاوکاری بۆ نەخۆش و فەقیرە نێرن دەستخۆشیان یەکەم و خێری خێرخوازانیش بنووسێ و دەستگای بەخشینیش هەر نمونەی زۆر بێ ئینشاءڵڵا و تەمەند درێژ بن بۆ کاری خێرخوازی و دەستخۆشی لە خێرخوازانەکەم بۆ ئەو خێر و هاوکاریانەی کە هاوکاری نەخۆش و فەقیرەکەن. تا بڵێ وەزمان خراپە و حەوزمان شەڕە و دەکرێ خانووی داین و 5 سەر خێزانین و 2 منداڵ نەقستان و هەر بەخوای خەڵک هاوکاریمان دەکات بخوای خەڵک زلیان بۆ دەکرێت خوا گەدارە هەتا بڵێ وەزمان شەڕە و بخۆ دەزانین دەکرێت خانووی داینەوە مەسرف گرانە و هەر بەخوای وەڵام ناڵە شەر دەماغن وڵی بۆ خوای وێران ناگەینە ڕۆژە 15 زارین تا زانیدە بە حەفازی دێنێ بە شیری دێنێ بە کرێخانی و کرێمەولی داویدی و خوا گادا جیران جەرا یارمەتیماندا و ماڵی قەنیمان بۆ هینای خوا گادارەگاتین بۆ ئێرە وەڵا ئەوە 14 ساڵە ئەوەش 4 ساڵە ئەرێ وەڵا بڵێن برسی بێتونی بێ نازانی هەدێ بە هەر بخۆم بەدمیەوەکەم و هەر بەخوای وازمان تا بڵێ شڕە و خانی خۆمان نییە و هادا کاری لە خەڵکی ویا هەرمەتیمان دەن و خوا پاداشتیان داتەوە خی گەورەی چاکێک چاکا کاران داتەوە و خوا خێرتان نووسی و یخوا بە خێر سەر وەڵایشمان جا تا بڕێ بەعزیمەوە دەبینی و شڕە و هەرە وەڵا نابەخوای خوا گەدارە سەپارەمان نێنەتی پێتەکەینەوە نابەخوای 15,000 دەگرفانی دای پیاوەکەم جا بە خۆت دەزانین 15,000 بە چی بدەی بە نەوتی بدەی بەویدی بدەی بە خۆت دەزانی ئەرە بەخوای ئەرە بەخوای ئەرە وڵا شیریان دێ و حەفازان دەوێ و وڵان 2 ملیۆن قەرزدارین ئەرە بەخوای هەر دوکاندارە تقریبا 100,000 قەرزدارین بەس ئیشیر و حەفازەی دەبێ هەر گە مەعاشی ئەو کچێمان 90,000 و ئەویش نازانین 90,000ەکەی بە چی بدەین بە خۆت دەزانین مەسرف گرانە و خێرتان دەگاتێگا و کارێک شتێکمان کەن خوا پاداشت داتەوە خوا خێرتان نووسی دادایمە لە بەخشینەوە بڕی 1,500,000 دیان هاوکاریمان هێناوە داواکارین لە خی گەورە کارتان بۆ ئاسانکە و خی گەورە بەشێک لە مێنێت و ناخۆشەکانتان بۆی ئەم هاوکارەکەم مسلمان نووسی خی گەورە پاداشتیان داتەوە خی گەور لیان ڕازی بێ خی گەورەمان بین تۆڕە ئینشاءڵڵا لە دوعای بخێران بێ بەش ناکەین خی گەورە دڵی ئێمان خوشگاردی خی گەور دڵی خۆشکە خی گەورە هاوکاری وکە خوایە خوا خێرە و مسلمان سێوی هاوکاریان کردوین خوا پاداشتیان داتەوە ئینشاءڵڵا دوعای بخێریان بێ بەش ناکەین ئەگەر یارمەتی فەقیرێکی دەدەن زۆر مەمنونم زۆر پێ خۆشحاڵم کە بەسەرکردنەوەی ئەم خێرخوازانە بەسەریان کردومەوە مەمنونی هەموو هینێکیانم کەناڵێکیانم زۆریان خێر دەگاتێ کە یارمەتیان داوام چاوم کزا چاوم نابینێ ئەخوای دەمێکە بۆ خەستەخانە پێیان گوتومە کتوم ئیختیدارم نەبوو بچم ئەوخوای دوێنێ برایەک مادووتی خوچە دەڵێ چیوێ با بچین گوتم بەخوا برام بم بە و نەمبەی بەخوا یەکشتم بەدەستەوە نیە ئەمە 3 کەسی لەسەر ماڵی کاسبکەرمان نیە و هیچمان نییە بەس خۆم و ئەم 3 کچێ کچەکانیشم بەخوای هیچیان هیچ نینە هەتا ئێستا خوێندوێت ئێمە 3 ساڵە دەرچێ بەخوا یەکشتیان بۆ نەکردووە ئەمە زۆر مەمنونی هەموو لایەکیم مەمنونی هەموو خێرخوازێکیم کە بەسەریان کردومەوە کە یارمەتیم دەن و کە تۆزێک مەعاونەتیم بکەن لەبەرەوەی کە کەسم نییە بەخوای هیچ کەسێکم نییە غەیری ئەو خوایە ئەو خێرخوازانە کە یارمەتیم دەنا هیچی کەم نییە ئارێ وەڵڵا خەڵکی خێرخواز هاوکاریمان دەکە ئارێ وەڵا لە ئەوەی کە ڕەمەزانان ئیواهەیە دەمان ناسێ خێرخوازی ئەم سەرانە دەمان ناسن ئەوە ئەگە شتێکمان یارمەتی دەندەنا وەڵڵای هیچمان نییە یەک مەعاشم نییە کەسی نییە بەخوای حەچی کە بۆ خۆمان بە دەستی خۆمان نەیکەن نیمانە هەتا ئێستا نانوشتمان کردو بەڵام بۆ خۆم لەوە تێکە چاوم کەس بۆ نانوشتی ناکەم ئارە بەخۆش لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری کە ئەمە لە ڕێگەی خەڵکی خێرخوازەوە ئەگا بە دەستی ئێمە نە دەستی خەڵکانێکی وەکو بەڕێستان بۆ هیوای کە سوودی لێ ببین
خوا خێرتان بنووسێ خوا خێری هەموو خێرخوازان بنووسێ مەمنون و سپاسی هەموو خێرخوازان دەکەم خوا ڕاوەستاویان کا خوا خێریان بنووسێ خوا هەر نمونیان زۆر بێکە هەمووی ئەوە فەقیرێکی وەکوم ئێمە بێدەسەڵات کە بەستە دەکەنەوە زۆر زۆر مەمنون و زۆر زۆر سپاسیان دەکەم کە ئی ئەم خێرخوازانەی کە هەچ کەس لە دوور و نەنێزێک یارمەتی فەقیری دەدەن خوا خێریان بنووسێ. بە خێراتنی بەرنامەی بەخشینتان لە یەکەم داوا لە خێرخوازانەکەن یارمەتی ئەو کچەمان بن هەردوو چای نابینێت چایەک بە 10 سانتیمە بینێت پێویستی بە هاوکاری خەڵکە ئیتر نەبوونین و خانۆکەیان تێک داوین لە کرێچیا بووین سا هاتوومەتەوە گەڵ ماڵی باوکمێک شوێنێتیا بژین بۆی داوا لە خێرخوازانەکەن کە یارمەتیمان بن بۆی بینایی بە ئەو مناڵە بگەڕێتەوە ئینشەڵڵا چای چاک بێتەوە. ئەەکەم حرەسە لە شقەکان مانگی 350,000 هەیە هەر بەشی بژەیی ژیان نیشمان ناکە مانگی 150,000 بین بەس بە قەترە بۆ چای یەک کچە داوا لە خێرخوازانەکە یارمەتیەکی یەک کچەمان بن بینایی بۆ چای بگەڕێتەوە. چارەسەری لێرە هەیە؟ چارەسەری لە ئێران و لە هندستان هەیە بەس دکتۆر ئەڵێگە بیبم بۆ هندستان ئەمەلی لە 100%. لە هندستان ئەمەلی لە 100%؟ بەڵێ لە هندستان ئەمە لە 100% چاکە بێتەوە چای. بەڕێزمێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1,500,000 هاوکاریمان بۆ بەڕێزتان هێناوە کەەوە هاوکاری خەڵکی خێرخوازە بۆ خەڵکی کەم دەرامەت و نەدار بۆ هیوایی کە خەڵکێکی دیکە بتوانێت هاوکاری تان بکات کە بینایی بۆ ئەم دادە جوانە بگێڕێتەوە و خۆی گەورە کاتان بۆ ئاسان. سپاسی بەرنامەی بەخشینەکەم بۆ هاوکاری کە پێی بەخشیوین سپاسی و خەڵکەشەکەم کە یارمەتیان داین. سەرەتا بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەم بەخێر بنیان خواستە سەر و سەر چاو مناڵەکەم پێویستی زۆر بە عیلاجێک هەیە بۆ قاچی بۆ چاوی دکتۆر پێی وتم ئەگەر عیلاجی چاوی نەکەی چاوی لەدەست هەیە نزیکەی 3 ملیۆن و نیو لە چاوی ئەوێت بۆ چاوی ئەوێ قاچی 3 عملیاتی ئەوێ پێ هیوادارم یارمەتیمان بن و دەستی هاوکاری بۆ ئەم مناڵەم درێژ بکەن. باڵە شە لە دەماخەتی مناڵەکەم 3 مناڵی تریشم نەخۆشە خۆمان حەو سەرخێزانین مێردەکەم پێشمەرگێ توانای دەسەڵاتی نییە ئەم خانوشی کە تایە دانیشتوین هی خۆمان نییە کە تایە دانیشتوین 2 مانگە بێیان نەتێ تایە کە تایە دانیشتین خزم و کەسوکار ویان چیمەنتۆکردین هەیکەلێ بۆ تایە دانیشتوین ئێمە داواتان لێکن کە هاوکاریمان بکەن. ئەم مناڵم پێویستێکی بە چارەسەری زۆر هەیە داوا لە خێرخوازانەکەم کە یارمەتی ئەم مناڵە بن لە دەرەوە چارەسەری هەیە لێرە هیچ چارەسەرێکی نییە چەنەها دکتۆرم بردووە هەم بۆ چاوی هەم بۆ قاچی ئەڵێ ئیلا ئەبێیان ئەمەلیات کرێ ئەمەلیاتەکانیشی بە پارێکی زۆرە کرێت دەسەڵاتمان نییە هیچ دەسەڵاتێکمان نییە داواتان لێکن کە یارمەتیمان بن و دەستێکی یەقین بۆ ئەم مناڵە درێژکەن هاوکاری ئێمە دانیشتی کانیشینکەین لە کانیشینکە دائەنیشین ئەم مناڵەمان شە لە دەماخی هەیە هیوادارم کە یارمەتیمان بن و خۆڵەتان قوبوڵکە. لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 2 ملیۆن دینار هاوکاری خەڵکی خێرخواز کە بۆ دەستگاکەمان هێنێرێ بۆ ئێوەیمان هێناوە بە ئومێدەی کە بتوانن لەگەڵ هاوکاری تری خەڵکی خێرخوازە چارەسەری نەخۆشەکانتانی پێ بکەن. دەستان خۆش بێەوە بە خێراتنتانەکەم یاخوا بەخێر بێن سەر و سەر چاوماڵتان ئاوا بێ خوالەتان قوبوڵکە ئیشەڵڵا زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ ئەو کەسانی کە هاوکاری ئەم مناڵەشەکەن خوالەتان قوبوڵکە ئیشەڵڵا و لەو دنیا بۆتان بێتە جێگەی شانازی ئیشەڵڵا لای خوای گەورە مەمنونم ماڵتان ئاوا بێ ئاخوا.